بەشی پێنجەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان، چاوپێکەوتن و توێژی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەجنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئایا بوونی دوو هێزی چەکداری کۆمەڵە و دێمۆکرات لە کوردستان هۆکارێک نەبوو بۆ شەڕی ناوخۆ لە کوردستان؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت دەیتوانی وانە بێت، دەیتوانی شێوەیەک لە هاوکاری و هاوئاهەنگی لە پێناو بەرگری بەرامبەر بە هەڕەشە و دوجار هێرشی کۆماری ئیسلامی لە نێوانیدا هەبێت. تاکو کاتێک شارەکانمان بەدەستەوە بوو، جەماوەری خەڵک بە گەرم و گوڕی لە مەیدانی خەباتی سیاسی و جەماوەریدا بوون. هێزی پێشمەرگەی هەموو لایەنەکانیش هەبوون و شەڕ و تێکەڵچوونی چەکدارانەش ڕووی نەدا. واتە جەماوەر ڕێگەی بەوەها تێکەڵچوون گەلێک نەدەدا. بە بڕوای من لە بنەڕەتدا پاوانخوازی حیزبی دێمۆکرات سەرچاوەی دەرگیریەکەم. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئاساییەکە حیزبی دێمۆکراتیش ئەوە ڕەت بکاتەوە و هۆکارەکەی بە شەڕی ئایدۆلۆژی لەلایەن ئێوە بزانێ ئاماژە بە نووسراوەکەی کاک عەبدوڵڵا مۆحتەدی لە گۆڤاری کۆمۆنیستی ژمارە 15 دەکەن. ئێوە وڵامتان چییە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وڵام دەداتەوە دەڵێت ئەو تاریکە ئاماژەتان بۆ کرد. دوای ڕاگەاندنی شەڕی سەرتاسەری لەلایەن حیزبی دێمۆکراتەوە نووسراوە. هەوڵ دەدات ڕوونکردنەوەیەکی سیاسی و تێوەری بدات بۆ هۆکاری شەڕخوازی حیزبی دێمۆکرات لە دژی کۆمەڵە. هۆکاری بەرپابوونی شەڕ نییە، خوێندنەوەیەکە بۆ هۆکاری شەڕ. سەرڕای ئەوەی کە بە هەڵا لێکدانەوەی بۆ کراوە، بەڵام ڕاستیەکی مێژووی و حاشا هەڵنەگر ئەوەیە کە ئەو وتارە هەرگیز نەبووە بنەمای لێکدانەوەی ئێمە بۆ شەڕی کۆمەڵە و دێمۆکرات. پەسەندکراوی فەرمی ئەو کاتی کومیتەی ناوەندی کۆمەڵە هەیە کە ڕوونکردنەوەیەکی تری بۆ هۆکاری بەرپابوونی ئەو شەڕە هەیە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت وەک دەبینین خومەینی دەیویست ڕێفراندۆمێک بکات لەسەر جۆری سیستم لە ئێران. ئێوە بەشداریتان نەکرد؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەڵێ ئێمە ئەو شێوە پرسیارەی کە بۆ ڕێفراندۆمەکە دیاری کرابوو بە دێمۆکراتیکمان نەدەزانی. خومەینی دامەزراندنی حکوومەتەکەی وەک یەکەمین حکوومەتی ئیلاهی ناولێنە و جەماوەری خەڵکی ئێرانی خستە بەردەم ئەم پرسیارەی خوارەوە. گۆڕینی ڕژیمی پێشوو بە کۆماری ئیسلامی، بەڵێ یان نا؟ پرسیارەکە بە شێوەیەکی فریوکارانە بە جۆرێک کرابوو کە ئەگەر کەسێک دەنگی نەیاری پێدا بووە بەواتایەوە دەبوو گویا لایەنگری ڕژیمی پێشووە. تۆڕی مەلاکان و دەستگا ڕاگەیاندنەکانیش کە بەدەست لایەنگرانی خومەینیەوە بوون هەر ئەم واتایەیان بۆ دەکردەوە. ئەم ڕێفراندۆمە لە کەش و هەوای ئێحساسی سەرچاوەگرتوو لە ڕاپەڕین و ڕووخانی حکوومەتی پاشایەتیدا بەڕێوە چوو. زۆربەی خەڵک شتێکی ئەو تۆیان لە ناوەڕۆکی کۆماری ئیسلامی کە دەنگیان پێدا بوو نەدەزانی. خومەینی هەر بەم هۆیەوە بوو هەوڵی ئەدا ئەم ڕاپرسیە بە خێرایی بەڕێوە بچێت، چونکە دەیزانی ئەگەر جەماوەری خەڵک دەرفەتیان هەبێت و بە چاوی کراوە سەبارەت بە ناوەڕۆکی حکوومەتی ئیسلامی قەزاوت بکەن، ئاکامی ڕاپرسیەکە بەو جۆرە نەدەبوو کە ئەو چاوەڕوانی دەکرد. ڕەفراندۆم بۆ دیاریکردنی ڕژیمی تازە لە بارودۆخێکدا بەڕێوە چوو کە ڕەوتی تازە بەدەسەڵات گەیشت و بە هەموو هێزیەوە هەوڵی دەدا نیشانی بدات کە بەڕووخانی حکوومەتیشا شۆڕش کۆتایی هاتووە و سەرکوتی نارانی، واتە ئەو هێزانەی کە لە ڕیزی پێشەوەی خەبات لە دژی ڕژیمی شادا گیانبازیان کردبوو دەستی پێکرد. هێرش بۆ سەر خەڵکی شاری سنە و بۆمبارانی ئەم شارە لە نەورۆزی ساڵی 1970دا کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو شارەی تێیدا کوژران و بریندار بوون، هێرش بۆ سەر ژنان و ڕێکخراوە کرێکاریەکان لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران بە مەبەستی بەرگرتن لە درێژەی شۆڕش و کۆنتڕۆڵکردنی دەستی پێکردوو. لەسەر بەستێنی ئاوا بارودۆخێک و بە کەڵک وەرگرتن لە ئیحساسات و شور و شەوقی خەڵک و کەش و هەوای شۆڕش بە بیانی و ڕزگارکردنی وڵات لە بلا تەکلیفی خەڵکیان کێشایە پای سندوقەکانی دەنگدان. لە ڕاپرسی 12 خاکەلێوەی 1358دا شکلی حکوومەتی دواڕۆژ لە خەڵک نەپرسرا و شێوەی پرسیاری کۆماری ئیسلامی ئەرێ یان نا بە جۆرێک بوو کە کۆمەڵانی خەڵک لە نێوان دەنگدان بە ڕژیمی پێشوو یان ڕازی بوون بە ڕژیمێکی ئیسلامی بە ناوەڕۆکی نادیارەوە دەبوایە یەکێکیان هەڵبژێر. بەهۆی ئەوە کە خەڵک خۆیان ڕژیمی پێشوویان ڕووخاند بوو، بە ناچار دەکەوتنە حاڵەتێکەوە کە بەرگەی سەوز واتە ئەرێ بخەنە ناو سندوقەکانەوە.
بەردی بناغەی تەقەلب ساختەکاری لە شانۆگەری هەڵبژاردنی کۆماری ئیسلامیدا هەر لە هەمان ڕۆژی 12 خاکە لێوەدا دانرا. بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم ڕووداوە ئەوە بووکە جەماوەری خەڵکی کوردستان هەرچەند وەک باقی خەڵکی ئێران لە کەش و هەوایەکی شۆڕشگێڕانە و ئێحساساتی سەرچاوەگرتوو لە ڕووخانی ڕژیمی پاشایەتیدا بوون، بەڵام بەهۆی هەوڵدانیان بۆ درێژە پێدانی شۆڕش تا گەیشتن بە داواکاریەکانیان تێڕوانینیان سەبارەت بە ناوەڕۆکی ڕژیمی تازە و ڕێبەرانی دوور لە خۆشباوەڕی بوو. بە تایبەت ڕووداوی خوێناوی سنە و کوشتاری پادگانی مهابادیشیان بەسەر هات بوو. جەماوەری خەڵکی کوردستان لەم ڕێفراندۆمەدا بەشداریان نەکرد و تەنانەت لە زۆربەی شارەکانی کوردستان هیچ سندووقێکی دەنگدان دانەندرا. دکتۆر ژیلوان دەپرسێت باسی ڕووداوی خوێناوی سنەتان کرد، ئەوە چۆن بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت من لە جێگەیەکی تر بەوردی باسی ڕووداوەکانی ناسرا و بە سنەی خوێناویم کردووە، لێرەدا بە کورتی بۆ ئێوەشی باس دەکەم. هەر لە سەرەتای دەستپێکردنی خەباتی جەماوەری دژبارڕژیمیشە 2 مەیلی جیاواز لە ناو شاری سنەدا بەرامبەر بە یەکتر شکڵیان کرد. یەکێکیان مەیلێکی شۆڕشگێڕانەی ڕادیکاڵ و چەپ بوو کە لە بنەڕەتدا لە ژێر کاریگەری کۆمەڵە و ڕێکخراوە چەپەکانی تردا بوو. ئەوەی تریان ڕوتێکی محافزەکاری مەسەبی بوو کە موفتی زادە ڕێبەرایەتی دەکرد. دوای ڕاپەڕینی 22 ڕێبەندانی ساڵی 1357 لە ناو شاری سنە 4 ناوەندی سیاسی و نظامی پێک هاتن. یەکەم جەمعیەتی دفاع لە ئازادی و ئینقلاب کە بە ڕێونێنی کۆمەڵا پێک هاتبوو. دووهەم دەفتەری لایەنگرانی ڕێکخراوی چریکە فیدایەکانی خەڵک. سێهەم کومیتەی ئیسلامی لایەنگری موفتی زادە کە لە بینای ئۆستانداری دامەزرا بوو. چوارم کومیتەی لایەنگری ئاخوندێکی شیعە بە ناوی سەفدەری کە لە هەمان کاتدا سەرپەرشتی ستادی لەشکری 82 سنەشی پێسپێردرا بوو و پشتیوانی خومینیشی لە پشت بوو. کۆمەڵی بەرگری لە ئازادی و شۆڕش و دەفتەری لایەنگرانی ڕێکخراوی چریکە فیدایەکان لە هاوکاری نزیک لەگەڵ یەکتردا بوون و بەکردەوە و نەک بە فەرمی وەکوو بەرەیەک کاریان دەکرد. کومیتەی موفتی زادە و سەفتەریش لەگەڵ ئەودا کە جاروبار بەیەکەوە نوێژی وەحدەتیان دەکرد، ڕۆژ لەگەڵ ڕۆژ ڕکابەرێتیان تونتر دەبەوە. کێشمەکێشی ئەم دوولایەنە لەسەر دەسەڵات بوو کە تێک هەڵچوونە خوێناویەکانی نەورۆزی 1970 لێکەوتەوە. هەڵگیرسانی شەڕ لە نێوان ئەم دوولایەنە و بە تایبەت کوژرانی لاوێک لەلایەن کومیتەی سەفتەریەوە خەڵکی سنەی تووڕە کرد. خەڵک دەیانزانی کە سەرچاوەی سەرەکی نائەمنی لە ناو شاردا بوونی ئەو دوو کومیتەیە و پادگانی شارە کە لەژێر چاودێری کومیتەی سەفتەریدا بوو. ئەو ڕۆژە خەڵکی تووڕە بۆ بەدەستهێنانی چەک و بەرگری لە خۆیان بەرەو پادگانی ژاندەرمەری کە لە پاڵ پادگانی ئەرتەش بوو بەڕێکەوتن. ژاندەرمەری لەژێر فشاری خەڵکدا تەسلیم بوو و چەکەکان کەوتنە دەست خەڵک. هاوکات لەگەڵ ئەو ڕووداوە ژمارەیەک چەکداری لایەنگری موفتی زادەش هێرش دەبەنە سەر کومیتەی سەفتەری و دوای کوشتنی چەکدارەکانی ئەم بنکەیە کۆ دەکەنەوە. ئەرتەش بە فەرماندەیی سەر لەشکەر قەرەنی کە لە خەڵکی شاری سنە و ڕاپەڕینەکەیان و لە هەبوونی هێزی چەپ و ڕادیکاڵ لەو شارە تووڕە و نیگەران بوون بە تۆپباران لە پادگانەوە و بە تەقا لە ڕێگای هێلیکۆپتێر شاریاندایە بەرهێرش. 200 کەس لەم ڕووداوەدا گیانیان بەخت کرد. ئەوەش یەکەم دیاری ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو بوو بۆ خەڵکی کوردستان. دکتۆر ژیلوان دەپرسێت لەو ماوەیدا پەیوەندی ئێوە و حیزبی دموکرات چۆن بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت پەیوەندیەکان ئاسایی بوون لەگەڵ حیزبی دموکرات و مامۆستا شێخ عەزەدین و ڕێکخراوی چریکە فیداییەکان لە چوارچێوەی هەیئەتی نێونەرایەتی گەلی کووردا هەم بۆ بەڕێوەبردنی کاروباری کوردستان و هەم بۆ وتوێژ لەگەڵ دەوڵەتی ناوەندیدا هاوکاری و هاوئاهەنگی باشمان هەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت دەڵێت بەس لەو ماوەیدا کۆماری ئیسلامی ئێران هێرش دەکاتە سەر کوردستان، ڕۆڵی کۆمەڵە چی بوو لە شەڕی سێمانگەدا؟ ئایا لە ڕووداوەکاندا هەماهەنگی هەبوو لەگەڵ حیزبی دموکرات؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە جەریانی شەڕی بەرگری ئەو کاتدا هاوئاهەنگی لاواز بوو، هەر کەسە بە هێزی چەکداری خۆی بڕیاری بەرەنگاریدا، بەڵام لەم ڕووەوە کێشەیەکی ئەو تۆڕووی نەدا. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت کۆمەڵە زیاتر لەکوێ بەرەنگاری دەکرد؟
بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەرگری ئەو دەورەیە کە بە شەڕی 3 مانگە ناسراوە بە پێچەوانەی دەورەی دواتر چووە دەرەوەی شارەکان لە دێهاتەکان لە مێحوەری نێوان شارەکان لە شوێنە شاخاویەکانی سەرسنوورەکان کە دەکەوتە ناوچەکانی بانا، سەردەشت و پیرانشار. ئەمانە شەڕی توندیان تێدا کرا و کۆماری ئیسلامی ناچار کرد کە ئاگربەس قبول بکات و بێتە بەردەم و توێژ لەگەڵ نێونەرانی گەلی کورد. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئایا ئەوە یەکەم جار بوو کە لە نێوان کۆماری ئیسلامی و لایەنە کوردیەکان و توێژ دەکرا؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت پێش شەڕی 3 مانگە دووجاری تر دانیشتن لەگەڵ نێونەرایەتی کۆماری ئیسلامی کرابوو. جاری یەکەم لە شاری سنەبوو کە ئەنجامەکەی بریتی بوو لە ڕاگەیاندنی ئاگربەست وە کۆتایی هێنان بە تۆپبارانی شار لەلایەن پادگانەوە. هەروە ڕێککەوتن لەسەرەوەی کە شوورایەکی هەڵبژاردەی خەڵک کاروباری شار بەڕێوەبەرێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەندامەکانی ئەو هەیئەتە لەلایەنی کۆماری ئیسلامی و لەلایەنی کوردیەوە کێبوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەندامانی هەیئەتی ڕەشیم لەو توێژەکانی شاری سینەدا بریتی بوون لە تاڵەخانی وەکو سەرۆکی هەیئەتەکە و ڕەفسەنجانی خامنەئی، سەدری حاجی سەید جەوادی، عیزەتولی سەحابی، سادق قوتبزادە، ئەبولحەسەن بەنی سەدر، داریوش فروهەر. ئەندامانی هەیئەتی خەڵکی کوردیش بریتی بوون لە مامۆستا شێخ عیزەدین حوسەینی، دکتۆر جەعفەر شەفیعی، ئەحمەد موفتیزادە، بێهروز سولەیمانی، سدیق کەمانگەر، شوعیب زەکەریایی، فواد مستەفا سوڵتانی، یەحیا سادق وەزیری، مەلا محەممەد ڕەبیعی، شێخ جەلالی حوسەینی، یوسف ئەردەڵان، عەبدوڵڵا حەسەنزادە و غەنی بلووریان.